بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی دەوڵەتی ئیسرائیل. ئەم دەوڵەتە ئێستا کە پرۆژەیەکیە بە پشتیوانی ئەمریکا دەڵێ ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ دروست دەکەینەوەی کە خۆمان دەمانەوێت بەو شێوازە دایدەڕێژینەوە تا ڕادەیەک هەنگاوەکانی ناوە و گۆڕانکاریەکانی دەرکەوتون و لە زۆر ناوچە دەبینی نێسە کاریگەری ئیسرائیل گەر بڵین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئێستا ئەو بڕیار دەدا و ئەو تەحەکوم دەکا و ئەو نەخشە نوێیەکان دیاری دەکا. گفتوگۆکەین لەبارەیەوەی کە ئەم دەوڵەتە چۆن هێندە بەهێزە بۆ ئەوەندە بەهێزە ئایەوەی کە دەوترێتەنا پشتیوانی ئەمریکایەوە دەکا یان نا دەوڵەتەکە بۆ خۆی هەر لە دروستبوونیەوە بە بەهێزی دروست بووە چیە وای کرد ئەم دەوڵەتە بەهێز بێت. گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک شەفیقی حاجی خدر نووسەر و وەرگێڕ. کاک شەفیق سڵاو لێبێ. سڵاو توش بەخێراتی. زۆر سپاس. کاک شەفیق بۆ بینەرانمان پێشتری داری تایبەتم لەگەڵی ساز کردبوو و ساڵی ڕابردوو نووسەر و هەم وەرگێڕی زۆرێک لە کتێبەکانی واری ئیسرائیلە هەم کەسایەتیەکانی ئیسرائیل هەم لە دامەزرێنەرانی ئیسرائیل. کاک شەفیق با پرسیارە بکەم ئیسرائیل دەبینین ینی لە هیچ ناگەڕێتەوە زۆر بەهێزە ئەمە لە چیوە سەرچاوی گرتووە لە ڕابردووە تا ئێستا؟ ڕاستەکە ئەگەر تەماشای دروستبوونی دەوڵەتی ئیسرائیل و بەر لە دروستبوونی دەوڵەتی ئیسرائیلیش بکەین تێبینیە کێ لەسەر ئەو کەسانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرکردایەتی شۆڕش و بزوتنەوە ڕزگاری خوازەکان و یان هەر بزوتنەوەیەک بۆ دروستکردنی قوارەی دەوڵەت بکەین. هەرچی میلەتەکانی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەوەی سەرکردایەتی ئەو بزوتنەوانەی کردووە ڕاستەکەی دەکرێت بڵێن لە بەهەست و سۆز و عاتیفە کار و کاردانەوەیان بووە. بەڵام ئەوەی ئیسرائیل ئەگەر قۆڵ ببینەوە دەبینێن ئەو کەسانی کە سەرکردایەتی ئەو جم و جۆڵانیان کردو ئەو کارانیان کردووە عەقڵ سەرکردایەتیان کردووە. ئەو سادزا هەر لە بیری هرتزلەوە بیرە لە بیرۆکەی دروستبوونی دەوڵەتی ئیسرائیل و بەتایبەتی لە دوتوێ کتێبەکەی دەوڵەتی ئیسرائیل دا دواتر ئەو کۆنگرە جیهانیانەی ڕێکخراوی زایۆنیزم تا دەگاتە ئەو نامەیە کە بلفۆر بۆ ڕۆشفێڵدی یەکێک لە گەورە دەوڵەمەندەکانی ئیسرائیل نردوویەتی لە ساڵی 1970 بە بەڵێنی بلفۆر دەست پێ دەکا تا دەگاتە ئەو ماوەی لە ساڵی لە بیستەکانەوە بەسەرەوە بەشی زۆری عەقڵی سیاسی چەپی ینی مەشرەب سۆشیالیستانەی لە ڕۆژهەڵاتی ئەوروپاوە کۆز دەکەن بۆ ئیسرائیل دواتر ئەو دەوڵەتەیە لە ساڵی 48 دروست دەکەن. ئەگەر تەماشایەکی سەیری ئەو کەسانە بکەین کە بوونەتە دامەزرێنەریان نەبوونەتە داردەستی کارا بۆ دروستکردنی ئەو قوارەیە لە بیستەکانی سەدەی ڕابردوودا تا 48 بەراوردێکیان بکەین لەگەڵ ئەو جوانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە عێراق و کوردستانی شۆ بوونە دەبینین جێپەنجەی دیاری تایبەت بە تایبەتی ئەوروپای ڕۆژهەڵات بووە. ئەمە وای کردووە لە زانا گەورەکانیان و فەیلسوفەکانیان و تا دوای ئەمە وای کردووە کە هێزێکی بگۆڕ بداتە دروستکردنی دەوڵەتی ئیسرائیل. ئەمە لەلایەکی دیکە ئەو لۆبیەی ئەو پەراگەندەبوونەی 2000 ساڵی ئیسرائیل لە بەتایبەتی لۆبیکردنەکەی لە ئەوروپا و هەروەها لە ئەمریکاشەوە دواتر ئەو لێزانی و ئەمن ئەوەی پێی دەڵێم داودۆزبوون لە جەنگی جیهانی یەکەم و هەروەها جەنگی جیهانی دووەمیش بۆ چوونە نێو هێزەکانی هاوپەیمانان لەشکری هاوپەیمانان بۆ نمونەیەکێکی وەکو بنگۆریۆن هەر خواخوایەتی لە جەنگی جیهانی یەکەم بچێتە لیوایەک پێ دەکرێت لیوایی ئێستر سوارەکان ینی هەر بۆ ئەوەی بتوانێت بە شێوەیەک لە شێوەکان جێپەنجەیەکی هێزی دیار بێت لە خۆی پیشان بدانێ خۆی و هەم دەوروبەرەکەی و جووەکان پیشان بدا لە فەڵەستین ئەو کات هەروەها بۆ ئەوەی چەکەکانش بشارێتەوە هەر بەهای بۆ لایەنە سەربازی کەس دەستنیشان بکە. دوای ئەوە ئەو لۆبیەکارێکی وای کردووە بەتایبەتی لە دوای جەنگی جیهانی دووەم بە قوربانی بوونی خۆیان ینی ئەو هۆلۆکۆستەی کە بەسەریان داهاتووە توانیان زۆر بە جوانی تەوزیفی بکەن زۆر بە جوانی بە لێزانی بەکاری بهێنن لە دوای جەنگی جیهانی دووەمەوە بۆ دروستکردنی دەوڵەتی ئیسرائیل تا دوو دێش بەر لە ئێستا هەندێک لە وڵاتانی ئەوروپی بەتایبەتی ئەڵمانیا هۆڵەندا ئەوانەی کە جووەکانیان دەچەوساندنەوە داوای قەرەبویان کرد قەرەبویان ساڵانە دەدایەوە بە جووەکان ئەمە هەمی لە پێگەی لێزانی خۆیان دەستخۆشتنی خۆیان هەروەها لۆبیەکەشیان. کاک شەفیق لە مەسەلەی هۆلۆکۆست ئێمە هاوبەشیەکمان هەیە ئێمە ئەنفالمان هەیە ئەمە هەڵەبجەمان هەیە ینی زۆر جارم پرسیارە دەکرێت جووەکان چیان کرد توانیان هۆلۆکۆست بکەنە
بناغەیەک بۆ سەرفێخستنی خۆیان وای. بۆ بەهێزکردنی وای. قەوارەکەیان وای. بەڵام ئێمە هیچمان نەکرد ئەوان چیان کردووە تا ئێمە کەڵکی لێوەربگرین ئەوان ئەو مەسەلەیان بەڕاستی لە دوتوێی نەک سیاسی لە دوتوێی هوەر لە دوتوێی ئەدەب ئەو قوربانیانەی هۆلۆکۆست یانی ڕووداوی هۆلۆکۆست کارە ساتباری بەرگە ساتباری هۆلۆکۆستیان بە شێوەیەک لە ڕێگەی لۆبی خۆیانەوە هەروەها لە ڕێگەی عقڵمەندانی خۆی لە ڕێگەی نووسەرەکانی خۆیانەوە بە شێوەیەک تەوزیف کرد بە شێوەیەک ئەوەیان استثماریان کرد کە بتوانن دواتر زۆرێک لە شەرعیەتی دروستکردنی دەوڵەت یان زۆرێک لە شەرعیەتی گەڕانەوە بۆ ئەو وڵاتی کە بە وڵاتی باو باپیرانیان دانێن یان زۆرێک لە شەرعیەتی ئەوەی کە قوارەیەکیان هەبێت چیدی هۆلۆکۆستیان بەسەردان نەکرێتەوە چیدی ژینۆسایدیان بەسەردان نەکرێت هەر بۆ نمونە هەر نمونێکی زۆر زەقلی پرسی ئەو عەقڵە ئەوەیە کە هەر ناوی ژینۆساید تاوانی ژینۆساید تا ساڵی 1940 بە تاوانێکی بێناو ناسراو هەرچەندە نۆرنبێرگ و چەند دادگایشی کرابوو تا ئەو کاتەی مافپەروەرێکی زانایەکی مافپەروەری جوو بە ناوی ڕەفائیل لیمکن دێت و کتێبێک دەنووسێ لەوێەوە ئەو شرۆڤە و هەروەها پێناسە و چەمچی یاخود زاراوەی ژینۆسایدیش دادنێت دواتر نەتەوەی گرتوەکان لە دوتوێی لە ساڵی 1940 لە پەیمان نامەکەی لە ڕێگرتن لە تاوانی ژینۆساید ئەو چەمکە دەچەسپێنێ مەبەستم ئەوەیە ئەوان لە ڕێی بەشداریان لە کاری سیاسی لە کاری پیشەسازی لە کاری هەمەلاین و فرڕەهەندی ئەوروپادا دەستێکی زۆر گرنگیان هەبووە ئەوە وای لێ کردووە کە سیاستمەدارانی ئەوروپا دەسەڵاتدارانی ئەوروپا ئەم مەسەلەیە لە بەرچاو بگرن هەر بۆ نمونە لە جەنگی جیهانی یەکەم و دووەمیشەوە مەسەلەی تەقەمەنی و داینامێتی داهێنان هایمایزمان دواتریش بیرۆکەی مەزنی ئاینشتاین لە جەنگی جیهانی دووەمدا لە ئەمریکا کارێکی وای کرد کە زۆرێک لە عەتف و هاوسۆزی بۆ جووەکان بگەڕێ هەر دوای دروستکردنی دەوڵەتی جوو داوا لە ئاینشتاین دەکەن ببێتە سەرۆکیان بەڵام ئەو بخۆی ڕازی نابێت و نابێتە سەرۆکی دەوڵەتەکەیان باشە کاک شەفیق من ویستم پرسیارەوە بکەم یان ئەم دەوڵەتە کە دروست دەکرێت کێن ئەوانەی کە دەوڵەتێکی وا بەهێز دەتوانن سەر پێ بخەن هەرچەنە لە سەرەتا ئۆژایەتێکی زۆری کرا بەڵام وان سوور بوون لەسەرەوەی دەوڵەتەکان دروست بکەن ئیتر ئەگەرچی مەترسیشی بێتە ڕێگە بەڵێ بێگومان ئەوە بۆ ئەوی بەڕاستی بە وردی ئەم مەسلەی لێک بدەینەوە دەکرێت بۆ بیرۆکەی هرتزل بگەڕینەوە ئەو لە کتێبێکیدا لە دەوڵەتی جوولەکەدا قسەیەکی زۆر جوانی هەیە دەڵێ کە ئیرادە هات خەون نامێنێ خەوت دەبێتە ئاوات ئێمە لە نێوان خەون و ئاواتدا دووشتی زۆر لە یەک جودان ئێمە بۆ نمونە گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە کوردیشەوە کە باسی ئازادی و سەربەخۆی و دەوڵەت و یان هەر شتێک لە عەدالەت و هەر ئێستاش لە حاڵەتی گەندەڵی کە باس لە ناعەدالەتی دەکرێت ئەوە خەونێک دەبینین کە بارودۆخە ڕاست بکرێتەوە هەرچی لای ئەوانە جیاوازی دەکەن لە نێوان خەون و ئاوات ئەوان دەڵێن ئێمە ئاواتمان سەربەخۆیی بوو ئاواتمان دروستکردنی دەوڵەت بوو کاتێک تو ئاواتت هەبێ ئیرادەیەکی لەگەڵە کە ئیرادە هەبوو ئیشی بۆ دەکەی بەڵام خەون لی پاڵ دەدەیەوە دەخەوی هەست و نەستت والێ دەکات بەرەو ئامانجێک بڕۆیت جاری وایە خەون دێتە دی جاری وایە خەون بە پێچەوانەوە دێتە دی بۆیە گۆڕینی خەون بە ئاوات لە ئیرادەوە دێ ئەو ئیرادە بەهێزە ئەو سەرکردایەتە عەقڵانەیە هۆشمەندە ئاوازمەندەیە کە ئەوان کردیان وای کرد کە لە 48دا ببنە دەوڵەت هەر بۆ نمونەیەکی زۆر یعنی ئەگەر بەراوردێک بکەین لە نێوان کورد و لە نێوان ئیسرائیل لە ساڵی 17 بەڵێننامەی بلفۆر دەردەچێت کە بۆ دروستکردنی وڵاتێکی نیشتیمانی نزیکەی 56 وشەیە بەڵێننامەکە لە 20 لە سیڤەر لە ڕێکەوتنامەی سیڤەر بەندێکی تایبەت بە کوردستان دەبێت سێ مادەی تایبەتی بۆ تەرخان دەکرێت 61 و 62 و 63 ئەوان لە 48 بەرامبەر بە ساڵی 17 نزیکی 30 ساڵێک دەکات 32 ساڵێک دەکەوان دەوڵەت دروست دەکەن بەڵام ئێمەوە 100 ساڵ تێپەڕی کەچی بەداخەوە ینی لە پاشەکشەی دروستکردنی قوارین هەرچەندە هەنگاوێک چۆتە پێش بەڵام بە بەراورد بە ئەوانەوە بەڕاستی ئێمە لە پاشەکشین دواتریش بەکارهێنانی تەکنۆلۆژیا لەنی لەو چەندەی نوێدا لەو چەندەی ڕابردوودا و پێگەی ئابووری خۆیان و پێگەی ڕۆژنامەگەری و پێگەی میدیایی ینی پێگەی ئەو لۆبیایی کە بە تایبەتی لە ئەوروپا و بە شێوەیەکی دەقاودەقش لە ئەمریکا هەیە وای کردووە کە دەوڵەتی ئیسرائیل لە 48ەوە هەرچەندە بە وەکو مێرگێک بە دەورەی بە هەموو عەرەبەکان دەورەدرا بوو ومێدی ینی ئەگەر بە لایەکی استراتیژی ڕوت سیر کرابە ومێدی ژیانی نەبوو چونکە عەرەبەکان وایان دەزانین دەتوانن بە ئاسانی فڕی بدەنە نێو دەریا بەڵام وانە هاتەوە بە حکمی ئەو هۆکارانەی کە هەندێک سەرداوم پێشتر باس کرد باشە نمونێکی جوانی حکومڕانی لە ناو خۆیانە بڵێ
بێگومان جارێ لە سەرتاوە بگرە هە لە سەرای دروستکردنی دەوڵەتی ئیسرائیلەوە سەرکردەکان بۆ پەروەەردە بۆ زانستێنێ لە بیرۆکەیەکی چەپی سۆسیالیستیەوە هاتوون لە سەرکردە هەرە گەورەکانیان لە بداوت بنگۆریۆنەوە لە گۆڵدەما ئیرەوە بگرە تا دواتریش سەرکردە مەزنەکانیان ئەو بیرۆکای ئەوان ئەو پلانی ئەوان بۆ گەڕانەوەی پێشتر بۆ وڵاتی داک و بابیان بۆ زێدی با و باپیرانیان دەستگرتن بە خاک هاتنە سەر خاک و جێگیربوون لە خاک دواتر دیفاعکردن لە خاک دواتر بەدەستهێنانی چەک دواتر ئستثمارکردنی ئەو خاکە و هەروەها قۆستنەوەی بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست من لە وەرجێڕانی کتێبەکەی جێمیس بارژدا زۆر بە جوانی ئاشکرایە لەوێدا ئاماژەبەوە دەکات لەو ململانەیە نێوان فەڕەنسی و بەریتانیەکان لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوان توانیان ئەو مەسەلەی داودۆزانە بە جوانی بقۆزنەوە بۆ مەبەست و بۆ ئاماجی خۆیان دواتریش لە ساڵی 48 یعنی نمونەیەکی دیکەش کە نیشانی زیندووبوونی ئەوانە زمانی عیبری زمانێکی مردوو بوو زمانی مردوو زمانی بەستەنیا زمانی تەورات و تەلمود و شیکردنەوەکانی تەلمود و زمانی سیناگۆگ ینی کڵێساکانیان بوو بەڵام لە 48 بەدواوە ئەوان کە بەر لە 48 لە ئەوروپا زمانی عیبریان قسە نەدەکرد زمانێکی ئەوروپی تێکەڵەیان قسە دەکرد بە ناوی دیشی بەڵام دواتر کردن لە 48 دەوڵەتیاندا دەمەزرێن یەکەم کاریان لەسەر پەروەردە دەبێت دووەم کاریان لەسەر زمان دەبێت تا دواتر زمانەکەیان دەگاتە زمانی دیمۆنا مەبەستم زمانی دیمۆنا ئەو شوێنەیە کە چەکی ناوەکی تێدایە مەبەستم ئەوەیە هەموو شتێکیان لە پێناوی ئەو پرسە نەتەوەیە دینیە قوارێکی خۆیان بەڵێ کردیانە زمانی زانشتی لای ئەمە بەداخەوە زمان بەتەواوی پژێ خراوە کورتێنێکی یەکجار زۆرە لای زۆر دەوڵەمەندە بەڵێ دەتوانێت زیندووترە لە زمان بەوە دەوڵەمەندەی بەکارکردن بە ئستثمارکردن بە ئیش لەسەرکردن بە کارگوزاری لەسەر زمان بەڵام لای ئێمەوانێ لای ئەوان وتم عەقڵ تەحەکوم بەو مەسەلە نادەکات مامۆستا سپاس دەکەم سپاس بامەدەبوونت ئەمڕۆ بەڕێزت کۆڕێک دێ لە شاری سلێمانی بە فرسەتمان زانی کە دیتە سلێمانی بەرنامەیەکی لەگەڵ ئەنجام بین حەزەکەم یەک دوو خولەکێک لەسەر کۆڕەکە قسە بکەین کۆڕەکە چەندە بەدەرە لە پرسی سیاسی و دەوڵەتی ئیسرائیل لەسەر ئەم کتێبێ ئەوەزنامە یانزەوانە لە ماهاتما گاندی باپیرمەوە کتێبەکەی ئارۆن گاندی و بەڕێزیش لە ئینگلیزی وەرگێڕاوە ڕاستەکەی من وەک تا ئێستا وەکو وەرژێڕەشی ئارەزوومەند نەک پیشەمەند واتە نەک پرۆفیشۆنال نزیکی سێ کتێبم وەرژێڕاوە سی کتێبم وەرژێڕاون لە زمانەکانی هۆڵندی و ئینگلیزی و عەرەبیەوە تا ئێرە کتێبەکانی من لە سەبارەت بە ئەوەی بارودۆکە تۆ باست کرد ئیسرائیلیات کە ناویان لە ناوە ئیسرائیلیات و کتێبەکانی مێژووی لەسەر مێژووی کورد هەروەها کتێبە ئەدەبیەکان ڕۆمانەکان بەڵام ئەمەیان کتێبێکی زۆر جیاوازە ئەم کتێبیان لەسەر باسکردنە لەسەر هێنانە پێشەوە و دنەدانێکی جارێکی دیکە بوژانەوەی بەها باڵەکانە کە بەداخەوە لای ئێمە ئێستا وا باز دەکرێنی وا هاتۆتە گۆڕی ئەمری واقعیش وایە کە ئەو بەها باڵانە خەفە کراون پەردەپۆش کراون ئیدی کاتێک ئەو بەها باڵانە لە تاچی هاوڵاتی بچێتە دەرەوە ینی کاری پێنەکە بەرجەستە دەنەبێ مرۆڤێکی لاوازی لێ دەردەچێ ئەو مرۆڤ بە لاوازە ناتوانێت هەم لەگەڵ خۆی بەتەواوی خۆی بناسێ هەروەها ناتوانێت دەوروبەریش بناسێ ئیدی ئەم ئارون گاندی کە هاتووە کتێبێکی وای سەبارەت بە ئەزمموی خۆی و ئەزمموی مەهاتما گاندی باپیریەوە نووسیوە لە ڕێگەی ئەو بەها باڵایەنەوە یان لەگرە ئەو بنەمایەنەوە توانی بریتانیای مەزن کە خۆری لێ ئاوە نبوو بە چۆک دابێنێ و دەوڵەتەکە لە 48ەوە سەر بەخۆی خۆیەوە دەست بهێنێ هەمی لە چوارچێوەی ڕێڕۆیشتنی ئەو کار و بارانە بوو کە مەهاتما گاندی بۆیە ئەو کتێبە ڕاستە مێژووی هند و مێژووی گاندینیە بەڵام مێژووی جوڵاندنی ئەو بەها باڵانەیە کە دەکرێت بۆ ئێمەش بۆ تاچی هاوڵاتی کە بە قەنەعەتی من زۆر پێویستمان پێێتی لە ڕووی پەروەردەوە بەڵکو خوێنەر کاتێک کە دەیخوێنێتەوە ئەنی کۆمەڵێک پرسی لە لا بگروژێ سەبارەت بەو کتێبە سپاس دەکەم مامۆستا بە هیوایەوەی کە دەرفەتی هەیە ساعت 4 لە یەکێتی نووسەران لەکێتی نووسەران لە شاری سلێمانی لێ ئامادە بێ هەم چای بە بەڕێستان نەکرێ هەم لەسەر کتێبەکەش گفتوگۆ دەکرێت سپاس دەکەم ڕێز و خۆشەویستی بۆ خۆتان و بینەرانتان زۆر سپاس سەرچاو خۆشەویستان بە یارمەتی ئەو کارانم بەرنامی پرسیڕۆژتان پێشکەشکرا تا پێتانەگەین و کاتێک خۆشخواتان لەگەڵ